ڕێگای چوونە بۆ ناوچە گەشتیاریەکانی قەرەداغ لە سنووری شاری سلێمانی هۆکاری ئەم قەرەباڵغیە بۆ زۆری ژمارەی گەشتیار و خراپی و بەرتەسکی ڕێگای یەکساییدەکە و کارکردن لە شەقامی 100 مەتری شاری سلێمانی دەگەڕێتەوە. گەمەکەی ڕاستە قەینا کاچی بۆ سەیران دوای نوێژی جوما بە ئیستراحەت ئەم ڕێگایە ئیستیحامێکیان دروست کردووە بە 34 ساعت هەر ڕێگانی کەڵ بڕاتەوە لە مزگەوتەوە بدەن و ڕێگان ێبڕیت. هەموو ساڵێک وایە؟ وەڵای نازانم ئەمە ئاساییە وانە دۆخێکی ئاسایی بەم قەرەباڵغی و بەم نە زۆر خراپیشە کەمە دۆخە کەسە کابرا ئێمە لە وەختێکی ناخۆشین بێپارەیە بێ مەعاشیە خەڵکەمەتا لێ وەڵام مەعاشەیە مەعاشەیە و معاشی زۆرە معنایەوەی خەڵک ڕاست ناکات. هەموو ساڵە ئەم بەزمە هەیە لە جومعانە ئەم خەڵکە ئاوە دێ ئەنجایواڵی پارەم پێ نییە لەم سەیدا دەکات زادەکە خەڵەباڵغی ئەوە هەڵناگرێ برای بکەم 1 سایتە دەبووە 2 سایت بەس حکوومەت چی بکە دەرخەتی و میلەتە دێنەوەڵا پردەکەش ئەوەی تر بەرتەسکە بێت دەگا من ئەو باخشتەکەمە وەڵای 10,000 ئەو ئاوە هاتوتە خوارە ئیبادەی کردین 3,000 من لافاو لێداوم ئەسا ناوم جەباری لافاوە هەرە وەڵا ئەوە لافاو لێ وەڵای ئەوە دەست قەرەبوویان نەکردومە تاسە کەواتە بەسەوەی ئەوەی تر ڕێگاکە داخوراوە هەرە وەڵا هەموو جارە بەخوا بخۆمەها تێکەڵم تێکردو چاچیەکەمەوە ئەو قەراغزادە چاچێکمە حکوومەت دێ فەقیرە چی بکە شارەوانی ساڵانە ئەم گرفتە ئەم ڕێگا قەرەباڵغێت و هەموو بەهاران ئەم گرفتە ئەم بەزمە هەیە دێرەکانە ئارە وەڵڵاهی ماشەڵڵا ئینسانەکان ئەوەندە زۆر بۆ جێگا نابێ سارە زۆرە ئەوە تا هەمووی کولی ماڵی وا 200 سارە هەیە ساڵ زیاترە بە بۆنەی ئەو سەیەوە تڕێ لەو شتیە ئەوەیە هۆکارەکەی ئەگەر لە ناو شارەکەەوە بێن باشترە سیارە گەورەکان تەنیا ڕێگەی قەرەداغ نییە کە ڕێی هات و چۆی تێدا وەستاوە بەڵکو و تەواوی ڕێگا گەشتیاریەکانی سنووری پارێزگای سلێمانی جممەی دێت لە ئۆتۆمبیلی گەشتیاران. ڕێگای تونێلی پێشڕەوە بۆ ناوچە گەشتیاریەکانی شارباژێر بۆ دەربازبوون بە تونێلەکە پێویستت بە چەندین کاتژمێر چاوەڕوانی هەیە بۆ خۆ قوتارکردن لەم چاوەڕوانیەش بەشێک لە شۆفێران ڕێگای سەر شاخ وەک جێگرەوەی تونێلەکە بەکاردێنن. وەڵا براکەم زۆر ناخۆشم جادە سلێمان ڕاستی زۆر ناڕەحەتە بۆ ئێمە هەوەی ڕاستیوە نیوەیەک بوو بەتاقەی هیچی نییە بەخوا بەس ڕاستی زۆر قەرەباڵغە و لەگەڵ گەڕانەوەی وەرزی بەهار و بە تایبەتیش دوای وەستانی شەپۆلی بارانبارین و موشک و درۆنەکان بەیەکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەلێشە و سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش. یەکێک لەو ڕۆژانەی هەفتەش کە هاوڵاتیان زیاتر گەشتی تێدا ئەنجام دەدەن ڕۆژانی هەی نییە بە شێوەیەک وەک کللتوری لێهاتووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی